ئەم کاتان باش بینەرانی کەناڵی کورسان 24 دێرین سەردارم لە پرۆگرامێکی تری تەندروستی و ڕۆژوو گەڕامەوەلاتە لە پرۆگرامی ئەمڕۆدا باس لەوە دەکەم ئەو خانمانەی کە پێش ڕەمەزان لە هۆڵەکانی لەشجوانی وەرزش ئەکەن چۆن لە مانگی ڕەمەزاندا گرنگی بە تەندروستیان بدەن و چۆن کاتەکانیان بۆ وەرزشکردن ڕێک دەخن لەگەڵ خاتوشیلان باسی ئەم چاوەڕێ دەکەین خاتوشیلان سڵاوت لێبێت چۆنی باشی زۆر سپاس دەکەم خاتوشیلان با سەرچا لەوە دەست پێ بکەم کاتەکانی وەرزشکردن لە کاتی ڕەمەزاندا ئێمە وەکو ئافرەتان چۆن ڕێکی بخەینەوە هەر لە ڕەمەزانە ناجارێکە سپاس بۆ ئەو بەرنمەیەتان کە منتان بەسەر کردوانە هەر لە کاتی ڕەمەزانە بەگشتی من باسی وەرزشەکەم بۆ ئافرەتان ئەگەر بێت و تۆ بە ڕۆژوو بیت و جوڵەیەکت نەبێت هەر ناتوانانی هەمان شت چاودێکەت بسووتێنی کە ئەتەوێت لە مانگەیە ئەتەوێت بیسووتێنی لەبەرەوە بێ لەگەڵ وەرزشیش لەگەڵ ڕۆژوگرتنیشە وەرزشیش گرنگە جوڵەیەک گرنگە بۆی سووتانی چاودەکان بە شێوەیەکی ئاسانتر خاتو شیلان باسی وەرزشت کرد هەر وەرزشکردن بە یاریەکان و بەو لە هۆڵەکانی لە جوانی ئەمە ئەبێتە وەرزشکردن لە کاتی ڕەمەزان یان جۆری تری وەرزشمان هەیە کە سوود بە تەندروستیمان دەگەێنێت شرت نییە ینی کە تۆ بە ڕۆژوو بیت ئیتر بڵێ من چاورەکان ئەسووتێنم نەخێر ئەبێ لەو کاتی کە بە ڕۆژوژی ئەبێت حرەکەیەکت هەبێ ئەبێ کاردیۆت هەبێ ئەبێ خەو خواردنیشت باش بێ شەرت ینی تۆ نابێت بە ڕۆژوو بیت و لە هەتا سەعات 12 نووس دەبێتی چاوری لێک شۆ بسووتێنرێت ینی جوڵەیەک ئەبێ لێرە هەر هەبێت باشە خاتوشیلان ئێمە بەیانیەکەی بە ڕۆژووین تاکو ئێوارەکەی ئێوارەکەی دوای نان خواردن سعاتێک 2 ساعات دەردەین وەرزش ئەەکەین ئەمە زیان بە تەندروستی ئێمە ناگەینێ کاتێکی باشە بۆ وەرزشکردن یان هەر لە کاتی ڕۆژوگرتنیشدا ئێمە دەتوانین وەرزش بکەین ئەوەی بێوێت چاوری بسووتێنە کاتێکی زۆر باشە بۆ ئەوەی کە خۆی زعیف کات خۆی لاواز کاتەوانێ بەڵام وی بێوە عەزەدە دڵوس کات ئەبێت لە بیری بکات بەڕاستی چاوری سووتانەکە چۆنیە ئەگەر تۆ بێت و هەردوای ڕەمەزانیش تۆ لە کاتێکا کە بە ڕۆژوویت ڕێژەی شەکرت لە خوێن تا زۆر کەمە جگەر هیچ ئیشێک نییە بیکات هەر ئەبێ خۆی بسووتێنێت چاوری خۆی بسووتێنێت لە لەشا بەسام ئەگەر بێت و خواردنەکەشت ئەو خواردنەوە زۆر گرنگە خواردنەکەشە لە دوای شکانی ڕۆژووەوە شەرنێت تۆ دانیشتی ئیتر بە خواردنێکی زۆرەوە دانیشی نان بخۆی یەکەم جار نەسیحەتم ئەوەیە کە شیرینی نەبن بۆ دەمیان ئاوێکی شیلەتێن ئاوی ساردنا ئەجا بە شۆربا بە زەڵاتە دەست پێ بکەن دوای ئەوە شەکر بە بەلەشە بەس پێش بەقەت بە برسێتی نە لە ڕەمەزانە نە لە کاتی ڕەمەزانیش نەبێ بە برسێتی نەمیوە نە شەکر بە مەعیدی بە تاڵوەرنەگیرە باشە خاتوشیلان یاریەکانی ئاسن لە کاتی ڕەمەزاندا پێویستە ئێمە قورساییەکی زۆر هەڵگرین ئەمە باشە نەخێر بێگومان نەخێر هەر ناتوانیت ئەوە بکەیت مەسەلەن ئەگەر بە ڕۆژوو بیت تۆ بتوانانی ئەشتوانی لە کاتی ڕۆژوگرتنە بیت هەم یاری خۆت بکەیت چۆنی تۆ شەرد نییە وەکو پێشتر یاری بکەیت ئەو وەزنانە بەکاربێنیت ئەستان ئافرەت پێویست ناکاوەزن بەکاربێنە ئەگەر تۆ سیلیلوتی هەیە ئەگەرەوە چاوری دابەزێنیت ئاسنی زۆر بۆ ئافرەت بەرزکردنەوە باش نییە تکراری زۆر و حەرقی یعنی جوڵەی زۆر ئەبێتە هۆی دابەزان و کێشانی ئەو پێستی کە ئەو ئەوێت و دوایەوە خواردنیش ئەبێ زۆر گرنگە خەو یەکێکە لە گرنگترین شتەکان من کێم یاری ئەەکەم بە ڕۆژوش بم 3 تەمرین ئەەکەم بە هێواشی ئەنی بە وەزنێکی هێواش بەڵام عەزەڵەکانم ئەجوڵێنم خۆم ئەجوڵێنم چکە ئێمە ئافرەت تەستۆستێرۆنمان نییە تا بە وەزنێکی زۆر من ئەو چاوری بسووتێنم بەڵکو من بە کاردۆیەک ئەتوانم چاوری بسووتێنم و بۆیە واز وا پێم باشە دوورکەونەوە لە ئاسن پەتپەتێن هەیە ئەگەر لە ماڵی شۆ بن هەر لەمگەڵ مناڵەکانی پەتپەتێن بکەن شناو بکەن جوڵەی عەسکەری هەیە هێپۆپ بکەن ئەم شتانە بکەن مای 30 دقە 40 دقە ئیسفادێکی زۆری لێک خاتوشیلان ئەو ئافرەتانەی کە پرۆتین دەخۆن بەڵێ لە مانگی ڕەمەزاندا چۆن ئەم پرۆتینە بخۆن چۆن بەکاری بێنن چکە تاوی ڕۆژەکە بە ڕۆژون و شەویش کاتێ ئەچن بۆ جێم ئەتوانن پرۆتینە بخۆن بێگومان ژەمینان خواردنەکان ئەکەوێتەوە درەنگ تەبعاً هەموو جارێژ و توومە ینی نەک لە ڕەمەزانە دامەنیشە کە وەختێ برسیت بوو قەتعەیەکی گەورەیە ینی پۆسیۆنێکی گەورە وەربگریت ئەو خواردنە بیکە بە 2 کەرتەوە ژەمێک هەر 3 سەعات جارێ ژەمەکە وەربگرە کە تۆ 3 سەعات جارێت ژەمێکی باشە وەرگرت دوور بێ لە چەوری خراپ
دوور بێ لە شەکری خراپ دوور بێ لە کاربی خراپ ئەو کاتە تۆ برسیت یعنی ئەی خۆیت پێویستت پێیەتی و دوای ئەوانەی دەرمانی ژوەرەگرن ئەوانەی عیلاجیان هەیە هەمان شە تا 12 شەو بەس تکایە هەر 3 سەعات جارێ خواردنێک وەربگرن نەک هەر لە ئێوارێک سەردابنیشتە و خواردنەکە هەمووی پێکەوە دەست زۆر خراپە ئەوە. خەتوشیلان کۆتا ئامۆژگاری چی دەبێت بۆ ئافرەتان چۆن لە مانگی ڕەمەزاندا گرنگی بە وەرزشکردن بدەن تۆ وەکو کەسێکی شارەزا لەو بوارەدا چیان پێ دەڵێت؟ ڕەمەزان بۆ من زۆر پیرۆزە بەڵام نەک هەر لە ڕەمەزانە هەموو ڕۆژێک بۆ من پیرۆزە ئەگەر بێت و تەندروست لەشت یاخود جەستەی تۆ تەندروست ڕابگریت ئێستا ئەوەی کە ڕۆی ژیانی کە ڕۆی هەمووی ڕۆی بەڵام ئەوەی کە هاو زۆر گرنگە کە تۆ تەندروستی خۆت جوان ڕابگریان جسمی خۆ جوان ڕابگری نەک هەر لە ڕەمەزانە بەڵکو لە دوای ڕەمەزانیشەوە هەوڵ بن یاری بکەن وەرزش بکەن بجوڵن ئەو کاتی کە ماوە دەرفەتێکە بۆ ئێوە بۆیە ئەگەر تۆ خۆتە خۆش بێ مجار و تۆمە خواشتە خۆشە. خەتوشیلان زۆر سپاس بۆ قسەکانت زۆر سپاس بۆ زانیاری و ئامۆژگاریەکان زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵمانجا بوون. زۆر سپاس بۆ ڕەمەزانی هەمووتان پیرۆز و هەموو ڕۆژێکیشتان هەر تەندروست زۆر سپاس تەندروستێکی باشتر بۆ تۆ بەڵێ بینەران بەم شێوەیەش هاتینە کۆتا ئەڵلقەی ئەمڕۆی پرۆگرامی تەندروستی و ڕۆژ و دوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازم لە بیری مەکەن هیچ شتێک لە تەندروستی گرنگتر نییە و ئاگاتان لە تەندروستیتان بێ خواتان لەگەڵ بێت.